هەڵسۆراوانی ناڕەزایەتیە جاماوەریەکانی کوردستان دەتوانن چی دەرسێک لەم هاتنە مەیدان و مانگرتنە فراوانی ئیتاڵیا وەربگرن؟ ئەتوانن تەجروبەیەکی زۆر گەورەیان لەبەرچاو بێ. تەجروبەکەش ئەوەیە کاری خۆڕسکی ئەنجامی نییە، کاری ڕێکخراوەیی و ئیتیحادی یەکگرتووی هەروە بێتەوە بە پلان داواکاریەکان و مەتاڵبەکانیان چی بێ، هەروە بێتەوە مامۆستایان و قوتابیان دەبێ لە نزیک کرێکاران بن کە حەق و حقوقیان با بڵێن لێزەوت کراوە، کرێکارانە بێ پاڵپشتی مامۆستایان و قوتابیان بن کە هەڵومەرجی ژیانی خوێندنیان بەرەو خراپی چووە، مەعاشیان نییە. ئەمە کارێکە ئەتوانرێت تەنیا بە هاوکاری یەکتر و هەروەها دەوری هەر حزبێک و ڕێکخراوەکان زۆر زۆر گرنگە. ئەلێرە وەکو باسم کرد حرەکەی چەپ و کۆمونیستەکان دەورێکی زۆر گەورەیە نەبووە. هیوادارم لە کوردستان و لە عێراق و لە شوێنەکانی تر کۆمونیستەکان زۆر دەورێکی با بڵێن جدی بجێڕن لەم حرەکە ئوفقێکی زیاتر ڕادیکالتر ئینسانیتر کە بتوانن ئامانجەکانیان لە مەطالیبی بچوک بچوک هەر نەهێڵنەوە گەورەتر بێر. وەکو وتم مەسەلەکە تەنیا غەزە نییە، مەسەلەکە ڕەبتی بە هەڵومەرجی ژیانی خەڵکی ئیتاڵیا هەیە. ئینسانیت مهمە، خەڵک قبول نابێ قبول بکەن، پێم باشە حتا خەڵکی کوردستان کە دەرەچنە دەرەوە تەظاهوراتەکان عەلەمی فەڵەستین و پاڵپشتی بۆ خەڵکی فەڵەستین لە ڕووی ئینسانیە و بەرزی بکەنەوە. خەڵکی ئیتاڵیا کاتێککە دێت تەظاهوراتەکە پاڵپشتی بۆ حەماس ناکات، پاڵپشتی بۆ تیرۆریزمی نەدەوڵەتیەکە، نە ئیسلامی، نە هیچ تیرۆریستێکە. خەڵکی لێرە زۆر ئینسانانە دێنە پێشەوە کە ئینسان کەرامەت و حرمەت و ژیانی ئینسان ڕێزی هەیە، ئەبێ پارێزراو بێ، ئیهانەی پێ نەکرێن، نەکوژرێ، برسی نەکرێ، محتاج نەبێ، ئەبێ ژیان و شوێنی ژیانی ئامن بێ، ئەبێ ئەم شتەن نەکات لە فەڵەستین نەکرێ، لە هیچ شوێنێکی دنیاە ئەمە نەکرێ، ئینسانە بێ محتەرەمانە بژێ، معاشی هەبێ، هەروە بێتەوە ڕێگاوبانی باش بێ، سەحەتی باش بێ، هەروە بێتەوە خەستەخانە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نەبێتە مای ئەوەی کە بتوانێت ژیانی لێ تێک بدا لەبەر نەبوونی ببێتەوەی کە محتاج بێ. ئینسان نابێ بپاڕێتەوە، نابێ داوا لەم ڕئیس و لەو حکومەت و لەمە بکات کە چەند قەرارێک لە دەمی ئەوانەوە دەرەچێ. ئەبێ ئەمە ببێتەوەی کە بە حەقی خۆیان بزانن و بێنە مەیدانەوە.